ئازانی ئێمە سڵاوتان لەبێم کاسان باش بێت خۆشحاڵم کە لە پرۆگرامی سێوی سەوز ئەبمەوە میوانەوەی ئازوو خۆشەویست زۆر بە خۆشحاڵەزانم کە ئەم شەو کە شەوی بەراتە ئەبمە میوانی ماڵەکانتان دڵنیام کە شەوێکی زۆر تایبەتە و بۆ هیوایم کەس فرەوخوانی هەموو لایەکتان پڕ بوو بێت لە خواردنی بەتام و بەچێژ و بە بەرەکەت بوو بە ئیشاڵڵا ئەمێوارەیە شێف جەمالمان لەگەڵایە باس لە خواردنەکانەکەین و هەروەها باس لە شەوی بەراتی شەکەین بە بزانین لە ئێمەنیش شەوی بەرات هەیە و چۆنیش تێپەڕە بێ شێف سڵاوە لێبێ ئەم کاتە و باش بێ تۆ چۆنی تەندروستی چۆنە باشی لە یەمەن بە شەوی بڵین بەرات لای ئێمە پێڵێن پێشوازیکردن لە ڕەمەزان وایە چۆن بەڕێواچە شێف واللهی لە ماڵەوە بڕۆژەکانی خەڵک بە ڕۆژەوە خەڵک بە ڕۆژەی لە ڕاستە لێرەش خەڵک زۆرینەی خەڵک بە ڕۆژەوە کاتی مەغریب ئەوەی ڕۆژەکانیشکەوە بە خوورما و شیرینی شتێکی بە تایبەت دروستیەکەی خواردن شەربەت شتێکی ئەنواع دوای مناڵەکانی ئەمەوە بۆ ماڵەوە بۆ شیرینی تقریبان عادەتە نزیکی لێرە نزیکە لە شاری سلێمانی چونکە ئەوەی کە من دیقەتم مابێ شەوی بەرات تەنها لە شاری سلێمانی هەیە هەرچەند ئێستاڵەن تۆزێک کاڵ بۆ تۆ شێف کاتی ئێمە کە مناڵ بووین و هی هاوکارانیشم زۆر قەرەباڵغ بوو شەوانیانی مناڵان هیچ مناڵێک نەبوو کە لە ماڵەوە بێ هەمووی لە دەرەوە بوو هەموو تەمەنەکان ئێستا تۆزێک کەمتر بۆتەوە بەڵام لە شاری سلێمانی هەر هەیە بەس بەڕاستی ئەو عادات و تەقالید ئەوەی شتە شتێکی زۆر جوانەوە نیە زۆر جوانە و زۆر تایبەتە ئەنجا لێرە لە شاری سلێمانی زوو بڵین خورما هەبوو نقلی ترش و شیرین هەبوو ئەمانە اینجا علاگەیەکیشمان پێ بوو ڕاستی وەکو ئێستانە بوو چکە مناڵی ئێستاستەکەم زۆر جیاوازن جانتایەکی جوانیان پێ پارە وەرەگرن جەمە هەر ماڵێک پارە بووە هەمووی چۆ بەردەم هەر ناڕۆی ئللا بە پارە یا شیرینی زیاتر ئەی تۆ خۆ چۆن بۆ بەرات لەلات کە مناڵ بووی واللهی هەر عینەن شت بارە شیرینی چۆکلێت خۆرما خۆرمەکەی ئەنواع دروستەکەی بە گونجی بە بادام بە فستۆ بەو هەموو شتە ئەو کاتی کە لە یەمەن بوویت خۆت نقڵتە بە مناڵان یا خۆت چۆن بوو دایکم کە گەورە بووی کە گەورەبی دایکم ئیشەڵڵا تەمەند درێژ بێت دیارە شەوێکی زۆر تایبەتە شەوێکی زۆر مبارەکە دیارە 15 شەعبانە و ئیتر ئامادەکاریە کرێت وردە بۆ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و بۆ هیوایم کە هەموو لایەکتان تەندروستیتان زۆر باش بێ و ئەم شەوێکی خۆش بێ بە تایبەت بۆ مناڵان چکە چێژێکی زۆر تایبەتیە شێف کە لە دەرگایەن و ئەڵێن بەراتیکە لە خۆتەوە شتێکی زۆر جیاوازەوە نیە؟ والله ئەڵێ ڕەمەزان مبارەک ڕاستە ئەڵێ ڕەمەزان مبارەک و یەکسەر ئەڵێن شیرینەکانی و خورما و پارەکانی لەکوێ یەکسەرەوەڵێن جاوی زۆر خۆشە بێکێک لەناو دەرگای دەرەوە لە حوشە بوەستێ بزانێت کە خێرا مناڵەکانیان و نقڵیان باتە اینجا پێمان بڵێ ئەمڕۆ خواردن هەرچەنە زۆر لە لات نامێنمەوە بەڵام پێمان بڵێ کەرەستەکانمان چێ و دواتریش بە ئیسراحەت باسیەکەین بەسە چاو ئەمڕۆ نەوعی گۆشتیمان هەیە باشە گۆشتی خواردنی ئەسیاویەوە باشە لەگەڵ زەڵاتەی ئەوەی ستێکی گۆشتمان هەیە وایە ستێکی گۆشت بەس بە ئێستا زەڵاتەکەمان چییە؟ زەڵاتەکانی ئەڤۆکادۆمان هەیە لەگەڵ جەزەر و خیار و کاهو تەماتە و جەرجیر هەروەکو هەمیشە سۆسێکی تایبەتی بۆ دروستەکەی سۆسی تایبەتە سۆسەکە ستەکەم پرتەقاڵمان هەیە لیمۆمان هەیە طبعاً خۆتەزانیتەوە زەیتونمان هەیە خوێشمان هەیە تەواما گیراوی شێفە بۆ ناو زەڵاتە و زۆریش تایبەتە من تاقیم کردوتەوە لە ماڵەوە اینجا شیرینیشمان هەیە شیرینیمان هەیە بە خورمە دروستیەکەم لەگەڵ گوێز و بادەم هەر بە گونجی هەیە هەر بە گوێزی هیندی لەگەڵ شۆفانیش کاتە کۆمەڵێک شیرینی زۆر تایبەت دروستەکەی دوو نوعیتی شیرینی ئەمڕۆ لەبەرەوەی یەکی بە گونجی و یەکی بە گوێزی هیندی دوانی جیاوازن دوانی جیاوازە بۆ ئەوەیان لەگەڵ کاکاوەکان بەس هەمویان بە یەکەوە بە خورما کەرە و خوورمامان هەیە ئەمڕۆ دیارە دواتر بێگومان پێتان ئەڵێم کە خواردنەکان چۆن ئامادەکراوە هەمووی هەنگاو بە هەنگاو باسێکین بۆ بینەرەکانمان ئەمەش بڵین ئامادەکاری بۆ گۆشتەکان بڵێ بیاس و بیبەری ئەلوان لەگەڵ تەماتە و قارچغی ستێکەکە بۆچی بە شێوازی تایلەندیە تایلەندی ئەڵێن فراید بیف بەڵێ فراید بیف ئەوەی تۆزە سووریەکانی لەگەڵ زەیت زەیتونی و کەرە اینجا سەوزەکانی لەگەڵ قارچق و تەماتە و بیبەری ئەلوان بەیەکەوە تێگەڵێ لەگەڵا زۆر باشە سۆسەکەی ئەتوانی بەکاری بۆ نمونە سۆیا سۆس یا سۆسی ستێک هەر کامێکیان بێتوانێت لە ماڵەوە هەمان بەوردەوت دەستکە بەکارەکانە شێویان من ئەمڕۆ ئەمێ بنبینەرەکانم بڵێم کە باس لە تەوەری سەرەکیەکەمان واتە باس لە دابەزاندنی کێشەکەین بابزانین چۆن بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی بە بڵێن کە هیچ کاریگەریکی لەسەر لەشی ئێمە نەبێت بە خراپی بتوانین کە کێشی لەشمان
دابەزێنین داوا لە زۆر بەڕێز دکتۆر سیروان عەبدوڵڵا کە بەڕێزیان پسپۆری خۆراک و نەخۆشیەکانی قەڵەوەیەکەم کە فەرمونە لای من دکتۆریان ئەگەر فەرموویتە لای من زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بێ سڵاو لەوێ دکتۆریان تۆ چۆنی تەندروستی چۆنە باشی زۆر سپاس مرحبا شيف مرحبا اهلا وسهلا يا جماعه زۆر بەخێر بێ اهلا وسهلا جا پێم بڵێ یادگاری هەیە لەگەڵ شەوی بەرات لەگەڵ تۆ چونکە لە سلێمانی گەورە نەبووی بەڵێ لە شاری بەخا گەورە بووی بەڵێ، لە بەخا. جا هەر لەوێ پێڵن شەوی بەرات یان ناوی تری هەیە هەر پێڵێن شەی بەرات بەس بە عەرێبەکەی بالضبط بیرم نەماوە چییە بەڵام گۆرانیەکەم بیرە بە ماڵانە بە ماڵانە گەڕاین وەڵی بیرمە ئەمەوت ماجینە یا ماجینە حلتشي سونطينة تنطينا لو ننطيكم بيت الله نوديكم جا قركك إما باش بیرماوە دکتۆر شتي مناڵیمان بیر ناچێ ڕاستە؟ جا تایبەتمەندیەکی هەبوو بۆ چکە منطقێکی ئێمە شعبی بووین فەقیر بووین جا پێمان خۆش و چین بۆ ماڵان شتمان بەنێ ڕاستە؟ جا ئێستا ئەوەمان بیر ناچێ ماڵێکی جوولەکەی لێبوو جا جوولەکە بە عام دەوڵەمەند بوون پاقلاوایە داینێ ئیتریە کە ماڵە چین بۆ ئەوێ لەگەڵ شێفا باسم کردوتم هەر ماڵێک کاتی ئێمەش پارە هەبوایە لە بەردەمی و ماڵە بخۆتەوە ستای خۆ ئەین پارەکە ئەوەش نەبوو بەڵام دڵت پێی خۆش بوو بەس شتێکی بەڕاستی هینێکی خۆشە دابوونەریتێکی جوانە میوانمان هاتووە شەی بەراتەوە نییە؟ یاخوا بەخێر ناکرێ ئەگەر شەی بەرات بێ و لە نێو ستۆدیۆی سێوی سەوزاکەوەکو ماڵێکە ئێمە هیچمان نەبێ بۆ مناڵانوە نییە؟ لە بەراتی شادەرون خان هەموو شتێ مەسموحە شیرینی مەسموحە باقلاوە بیانویەکی باشە بۆی بڵی بەرنامە ناکەم هەرکە کیسەکە هێنیتەوە هەڵی ڕێژیەوە خۆ شتێکی جیاوازە ئینجا ئازدانی ئێمە پێمان خۆش بوو کە کەشێکی جیاواز بۆ ئێوە دروست بکەین دیارە بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک مناڵی جوان ئەم شەو چ جای ئەوەی کە لە نێو گەڕەکەکانە بگەڕێن هاتوون بۆ ستۆدیۆی سێوی سەوز لەگەڵ دکتۆر سیروانە بە خراچنیانەکەین پێشوازیان لێکین گفتوگۆشیان لەگەڵەکەین و وەبزانم نقڵەکەش تۆ ئەمڕۆ ساحێب ماڵی نقڵەکە تۆ پێشکەشیان کە دکتۆر جا داوایان لێ یەکەم فەرمونە لای من فەرمون بەخێر بێن چۆنن یاخوا بەخێر بێن اینجا پێم بەڵێن بەراتیکەیان نا جا وەرنە لای منە وەرنە لای وەرنە ئێرە وەرن ئافرن بەخێر بێن دکتۆرم شەو هەموو شتێ مەسموحەوە نییە؟ هەموو شتێ مەسموحە بەس ئەمڕۆ جا دکتۆر نقڵتانەیاتێ ئەتوانن بیخۆن باشە؟ بۆت هەیە دوانی شەڵگری بۆتان هەیە دوو نقڵی شەڵگرن یاڵڵا دەی بەراتە باشە هەرەیەکسی جوان ناو چی بوو؟ مینا وەڵڵاهی ناوی تۆ لە ناوی من خۆشترە ناوی زۆر ناو خۆشە سیروانە خۆشحاڵ بوو مینا دوان ئەی تۆ ناو چی بوو؟ ئەویش دوو نقڵی هەڵگرت ناوی چی بوو؟ ناو چی بوو؟ ناوی پۆڵا بوو عەجوولی یان عاقڵی؟ عاقڵی؟ ئەپێم بڵێ حەزی لە بەراتە؟ خۆشەوە نییە؟ هاتی بۆ ستۆدیۆی سێوی سەوزیش جا دکتۆر سیروان شیرینی یایتێ دایک دەڵێ نقڵ بخۆی؟ ئەهێڵێ باشە ئەم شەو کەواتە مەسموحە نییە؟ ئەم شەو مەسموحە ئەگەر فەرموویتە ئێرە بۆی کامێرەکان ئەم مناڵە جوانانەش وەرگەمی ناگیان بەخێر بێی چۆنی؟ خۆشە شەوی بەرات؟ باشە کاتی تر دایک و باوکتە هێڵن هین بخۆی شیرینی یان نایڵن ئەڵێن خراپە بۆ دانەکانەوە نییە؟ وەنیە؟ بەس دکتۆر ئەم شەو ئەتوانن وەنیە؟ ئەم شەو ئەتوانن و هەموو مناڵەکانیش ئەم شەو ئەتوانن ولا هەفتەی ڕۆژێک ئەتوانن کەم بخۆن شیرینی بخۆن دوای بینێتەوە لێرەوە خۆی بینێتەوە ئەڵێ سەیرم بکەن جوان دکتۆر خۆی بینێتەوە ئەوە لێ خۆتە بینیتەوە جا پێم بڵێن شەوی بەرات چۆنە خۆشە؟ خۆشەوە نییە؟ بەخێر بێی شیرینیەکەی دکتۆر هەمووی لەگە خوانی شیرینیان تایبەتیشی هەیە نییە؟ نەزانمە لە خۆیەوە شتێکی زۆر جیاوازە کە خۆی لێت ئەگرنەوە شتەکە لە خۆتەوە حەزرێتی بەس ئەم شەو لە بەرۆڵەن خۆشەیتر هەڵی ئەگری بێگومانە بێ دایکان و باوکان ئاگادار بن ئەو هەموو نقڵەی کۆی ئەکەنەوە هەموو شیرینی کۆیەکەنەوە نابێ هەمووی بخۆن باشە؟ زۆر خۆشحاڵ بووم هاتن بۆ لامان و اینجا ئەگەر دایکسان و باوکسانیش بتوانن بچان بن بۆ ماڵی دراوسەکانی خۆتان لە بەروی
نقوڵی دراوسێ زۆر خۆشە دکتۆر وانە هەمووی نەخۆن باشە ڕۆژانی جومعە و 2 دەنگی لە بخۆن باشە پۆڵە شێوازێکی زۆر عاقڵ دیاری پۆڵە شێوازێکی اقتصادی زۆر باشیشە زۆر خۆشحاڵ بووم لەگەڵمان بوون زۆر سپاس هاتن بۆ لامان جاوە ساتوان پشنەوە بەلای دایک و باوکتان باشە دووبارە بەخێر بێن زۆر سپاس بۆ ئێوە سپاس هێواجان خواحافیز هەل دکتۆر فەرموو هەل لە خۆیەوە کە پێتەڵێن ئەڵێن بە شیرینیەکە زۆر نەخۆی هەل لە خۆتۆ حەز لێتی وانە ئەو بۆچی وایە بە تایبەتی بۆ مناڵ شتێکی زۆر جیاوازە خاستە نقڵی بەرات تحلیل نفسیەکە چۆنە دەروون خان ئێستا بە نمونەی هێنم مەسەلەن نەخۆش هەیە کێت پێڵم بەیانیان مەسەلەن ماست بخۆ یان پەنیر بخۆ بەس هێلکە مەخۆ دوای مانگی یەتەوە ئەڵێ دکتۆر بێزار بووم ئەڵێن باشە تۆ پێشوێ بێ بۆ لای من هێلکەت خواردو ئەڵێ نەخێر هەر ماست و پەنیرە بەس بۆ بێزار بووە چونکە من حڕیەتیم لە دەستدا لێم سندەوە من بۆم قەرارم بۆیاوە چی بخوا چی نەخوا لەبەرەوە زۆربەی خەڵک کە پێڵێ مەسە ئەو شتە مەخۆ بە تایبەتی شیرینی بۆیە من بە بینەرانی خۆشەویست و بە دایک و باوکان ئەڵێم ئاگادار بن شیرینی چکە ئێستا توێژینەوەی لەسەرە مەسەلەن ئەبێتە ئالوودەی ئەبێت یعنی خەڵک ئیدمانیە بێت چۆن خەڵکیان هێناوە کە تلیاک خۆرە حاشە حازری کە تلیاکیان جهازێکیان داناوە سنتەرێکمان هەیە لە مێشکا سنتەری ئیدمانە لێ ئەدا مەسەلەن تۆپ 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 کە ئەو کابرا تلیاکەکان پیشان داوە یەکسەر خێرا بووە تەپ 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 یعنی لەشی داوایە ئەنجا مەشروب خۆریان هێنا مەشروبیان پیشاندا عینەن شت تەپ 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 جگەرە کێش عینەن شت پیشانیان تەپ 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 کەسێکیان هێنا کە شیرینی زۆرەخوا ئایسکرێمیان پیشاندا یەکسەر عینەن شت سەردەریدمان لێدا تەپ 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 لەبەرەوە مۆزوعی شەکر مۆزوع ئیدمانە یعنی خەڵک ئێستا پێ بڵێ گۆشت مەخۆڵێ بەسەر چاوکاو دکتۆر بەس بڵێ نان و برنج مەخۆ دوای هەفتەیە دەسەکا بە گریان زۆر بەیان چونکە هەستێکی دڵخۆشی تێهاتێ ئەنجا مۆزوعی خواردن تەنها تەندروستی نییە باڕ ئەم شەو دکتۆر تەوەرێکمان هەڵبژاردووە کە خۆی ئەم شەو کە شەوی بەراتە زۆرینەی ماڵەکان خواردنی بڵین وەکو جەژن لێ ئەنێن ئەم شەو کە لە بەروی شەوێکی مبارەک و شوێکی پیرۆزە و هەموو لەسەر سفرەوخوانەکە کۆ ئەبنەوە ئێمەش ئەم ئێوارەیە باس لە شێوازێکی دروستەکەین بۆ داوەزاندنی کەش لەگەڵەوەشە کۆمەڵێک شیرینی زۆر ئەم شەو ئەزرێت بە مناڵان و دڵنیاشم منە خۆم واهیم کە بڵێن خوشکەزا و ئەوانەیەنەوە و علاگەکان هەڵ بڵێن دائەنێن یەکسەر خۆم بەر لەوەی کە هیچ شێ بڵێ یەکسەر دووسێ نقڵ هەڵەگرم ئەی خۆم لەبەری هەستەکەم شتێکی جیاوازە کۆمەڵێک تامی جیاواز ڕەنگی جیاوازە لە خۆتم بابەتانە بینی ئەکرێم شەو کەس بتوانێت ڕژیم بکانەوەی ڕژیمەکە ئەم شەو بەردەوام بێ لەسەری نەسیحەتی من بۆ خەڵک ئەم شەو ڕژیم مەکەن مەگەر کەسێک زەخت و شەکرێ بێ یان نەخۆش بێ خوانەخواسا بەڵام ڕژیم نەکەن بووە دەروون خان ڕژیم تۆ حریەت لە دەستە دەی تۆ حەزت لە شتێکە بۆت نییە بیخۆی ڕق لە شتێکە مەجبوری بیخۆی حەزت لە ژێمەیەکە ئەبێ ئەوەندە نەخۆی یان کاتەکەی بگۆڕی یعنی زەختێکی نەفسی زۆر زۆرە لەبەرەوە نەسیحەتی من بۆ هەر کەسێک کە بەرنامەکە ئیتر بەپێی توانای خۆی هەفتەی جارێکە دە ڕۆژ جارێکە مانگی جارێکە من بە 3 مانگ جارێک دێم خۆم دکتۆر سیروان دێ مەسەلەن نیو کیلۆ پاقلاوە هێنم بە یەک جارێک خۆم چونکە من یەک پاقلاوە بخۆم و نیو کیلۆ بخۆم تقریبا عینەن زەرێری ئەبێ ئینسۆلین فرازەکرێ هەر بۆ ماوەی 8 بۆ 10 سەعاتەکەیە حەزم لێ چی بکەم بەڵام بە شەیە کە زەرم پێ نەگەێنێ یان مەسەلەن دێم هەندێ نەستەلە هەیە زۆرم حەز لێیە یە مەسەلەن بە 1 جار 5-6ێکە خۆم ناچم هەر ڕۆژە و دەنگێ بخۆم بە 6 جارێ خۆم جا نەسیحەتی من بۆ خەڵک ئەگەر ئەتوانی نەفسی خۆت بگرێەوە شتێکی باشە من خۆم نەفسی خۆتان مەگرن و ئەوەی تریش لەسەر شانی لەسەر ملی دکتۆر سیروان اینجا جار جار ئەوە بکەن بەس بە شەرتێ زەرتان پێ نەگەێنێ ئەوە ئەتوانی بیخۆن لە مناسەباتە عید میلادیەکە جەژنە ڕۆژی یەکەمی جەژنە قەیسیە خۆی بەس باوەڕم پێ بکە هەر شتێکە زەرێری هەبێ بۆ تەندروستی بەڵام هەفتەی جارێ بە 2 هەفتە جارێ مانگێ جارێ بە زەرێری نییە بەس ڕۆژانە بیخۆی زەرری هەیە باشە کەوای بە اینجا بێمە سەر چاوەرە سەرەکێکی ئەمڕۆمان پێم خۆشە باس لە ژەمی بەیانی و نیۆڕۆ و ئێوارەت لەگەڵا بکەم باشە بۆ کەسێک ئەگەر ئاسایی بێت یاخود بۆ کەسێک ئەگەر نەخۆش بێ بەڕاستی لەسەر سفرەوخوانەکانی ئێمە بەیانیان ئەگەر نەخۆشی بڵین یەکێک لە خانەوادەکەمان نەخۆشی شەکری هەبێ یاخود نەخۆشی زەختیە بێ یاخود نەخۆشی دڵیشی هەبێ ئێمە کەسێک بەیانیان ئەچێت یان سەمونی گەرمێنێ یان نانی گەرمێنێ ئەمە هەر عادەتێکە لە لای ئێمە
و ئێمە بە بەردەوامی ماستەیە لەسەر سفرەکەمان جۆرەها پەنیر هەیە هەنگوین هەیە مرەبا هەیە لەگەڵ یا کەرە هەیە هەندێک خواردنی تریشەیە کە کوردەوارین ئێمە سفرەی کوردەواری ئەم بابەتانەی هەیە ئێستا ئەوەی کە زۆر جار ئەیبینم هەندێک سفرە و خوان تەماتە و خەیاریش ئەجنن دایەنن ئەمە سفرە و خوانێکی بەڵێن کوردەواری ئەمە دروستە بۆ هەموو خانەوادەکە یاخود نەخێر دروستە بەس بۆ کەسانەی کە ساخن واتە و کەسانەی کە نەخۆشی شەکریا و زەخت یاخود دڵیان هەیە بێ لە کامە بەدوور بن جاسە ژەمەکانی تریش لەگەڵت باسەکەم ژەمی بەیانیان ئەو شتانی کە لە ژەمی بەیانیانە ئەخورێ زۆر تەندروستن ئێمە ئەبێ چۆن بیری لێکەینە لە ژەمیەکە ئیتر بەیانی بێ نیۆڕۆ بێ ئێوارە بێ ئەم لەشەی ئێمە پێویستی بە چییە پێویستی بە سێشتە پێویستی بە پرۆتینە پێویستی بە چەوریە ئەتوانین چۆرێکە و کوزە بێ ئەتوانی بەکاری بینی بۆ هۆرمۆناتی لەش زۆربەی هۆرمۆناتی لەش لە کۆلسترۆڵەوە دروستە بێ و کاربۆهیدراتە کە ئیش ئەتوانین وەکو وزە سەرفیکەین کەواتە لەشی مرۆڤ دوو نوع وزە سەرفەکە کاربۆهیدرات کە ئەبێ بە شەکر و چەوری بەس پرۆتین خەزم ناکە لەبەرەوە ئێمە ئەبێ ئاگادار بین لە پرۆتینە ترسمان نەبێ چکەوەی زیاد بێ ئەبێ بە نایترۆجین و لەگەڵ ئیدرارە ئەچێتە دەرێ و ترسمان نییە ئەگەر کەسێ نەخۆشی نەبێ من سەباسی ساغەکانەکە لەبەرەوە ژەمی بەیانی نیۆڕۆ ئێوارە بێ پرۆتینت هەبێ خەڵک ئەبێ بزانێ دوو زۆر پرۆتین هەیە پرۆتینی ئاژەڵی و پرۆتینی ڕۆکی ئاژەڵەکان گۆشتی حیوانە یا مریشکیان ماسیە ئیتر قەل و قاز و کەڵە شێر و ئاسکۆ و حیوان و کە ئاژەڵێک گەگرێتەوە ئەنجا دووهەمیان هێلکە و پەنیرە کە پرۆتینی تایە لە ڕۆکیەکانە ئەوەی لە بەرچاوە پرۆتینە پاخلەمەنیەکانە کە زۆر زۆر تەندروستیشن بەڵام ئایا بەپێی کەسەکە خۆی کەواتە ژەمی بەیانیان کە ژەمی بەیانیت خوارد من داوا لە خەڵکەکەم نەچێت تەنها ماست بخوا ماست باوەڕم پێ بکە دەروون خان ئەوەندە زەرورە بۆ تەندروستی ئەوەندە زەرورە بۆ تەندروستی بۆ چونکە ئێمە ئەم شیرە کە ئەیکەین بە ماست مەجموعەیە میکرۆب و بەکتریایەکی ئەبێ کە زۆر زەرورە بۆ ڕیخۆڵەمان زۆربەی ئەوانەی قۆڵۆنیان هەیە ئەگەر بتوانن ڕۆژانە ماست بخۆن بۆ قۆڵۆنیان زەرورە نەوعەترشێکی تایە پێڵن LCA کە چەوری جگەر ئەسووتێنێ کە چەوری ورگ ئەسووتێنێ زۆر زۆر ماستێکە لە بازارە هەمووی هەیە هەمووی ئاسایی بەعام هەموو شتێک کە کوردی بوو باشترە بەس کوردیەکە ساغ بێ هین نەبێ بڵێن درۆ و فێڵیتیانە بێ جیاوازێکەی چییە لەگەڵ ئەوەی مەعمەلەکانە ئەوەی مەعمەلەکان بەڕاستی نازانی شیرەکەی هیچ شوێیە و بە شێوەیەک ئەنجایەن زۆربەی مەعمەلەکان وشکیەکەن کە وشکیەکەنەوە ئەنجا دیسانەوە ئەیکەنەوە بە شلە و ماستەکەی لێ دروستەکەن لەبەر ماستی کوردی باشترە هەمان هەست بە تامەکەیکەن جیاوازە و بەعام شەکریشی کەمترە ماستەکە بخۆ بەڵام پێویستت بە پرۆتینە پرۆتینیان هێلکەی یان پەنیرە هەندێک کەس حساسیتی هەیە بهێلکە ئەتوانی نەی خۆی بەس ئەبێ پەنیرەکەی لەگەڵ بێ قەت ماست بە تەنیا مەخۆ پەنیری لەگەڵ بێ پەنیر نەبوو هێلکەکە بخۆ بەڵام ئایا پێویستمان بە کەرە هەیە بەڵێ توانی کەرەش بخۆی قەیماخ ئەگەر ساغ بێ و زۆربەی قەیماخەکان هی بازار بە کەڵک نایە بەڵام ئەوەی بە حسابی کوردیشە هەندێک کەس نیشاسەی تێکەن بۆی تۆزێ تامی شیرین بێ ئاگاداری بن ئەگەر تامی شیرینیە ئەمە کەواتە فەیکە و زەرەر پێگەێنێ مەیخۆ لەبەرەوە ئاگاداری قەیماخ بن ئەوانە نەبوو وەڵڵاهی لە کوردواریە زۆر شتی خۆشەیە بڕۆ سەر و پێ بخۆ بەس بە شتێتەن دروست بی بەس برنجەکەی زۆر نەبێ برنجەکە کەمکەوە ئێستا بینی نۆکاو هەیە نیسکێنە هەیە بۆ بەیانیان نۆکاو زۆر عەزیمە بە تایبەتی بۆ مناڵ و بە تایبەتی ئێستا زستانە دەروون خان زستان تایبەتمەندیەکی تایبەتی هەیە لەشی مرۆڤ کە دنیا سار دەبێ ئۆتۆماتیک سەرفکردنی وزە تۆزێک کەمە کاتەوە چونکە ئێمە لە تەتەوەری مرۆڤ چەندها ملیۆن ساڵ زستانە ڕاو کەم بووە لەبەرەوە لەشی ئێمە فێرە و خەڵک هەمووی ملاحەزەی کردووە زستان 5-6 کیلۆ زیاتر وەک لە هاوین هەم جوڵەت زیاترە خەڵکەکە وازانی جوڵەکەیە نەخێر خۆی لەشی مرۆڤ هاوینان وزە زیاتر سەرفەکە حرارەتی بەرزترە ئێمە حرارەتی لەشمان ئێستا ساردترە لەبەرەوە دینە سەر نانەکە بەیانیان جوانترین نانی تیریە و ئێمەی کورد کە نانی تیریەکەین باوەڕم پێ بکەن یعنی گاڵتە نییە ئێمە داێنین جاری وهە بە مانگودوان کە ڕوو هەڵنایێنێ چونکە هیچی لێ نایە و زۆر بەسوودە ئەنجا بە عام جەناوە باسی سەمونی گەرمونانی گەرمت کرد تامی خۆشە بۆ چکە ئاردەکەی سفرەوە بینەرانە بێ بزانن ئاردی سفری عنی شەکر یعنی باوەڕکە ئەوەندە نانی سپی بخۆیە سەمونی سپی بخۆلانێ لە ماوەی نیو سەعاتە شەکرەکە 150 دەرەچێتە سەرەوە لەبەرەوە بە عام و ئەیبینم نانەوەخانەکان و سەمونخانەکان بە عام ئێستا ئاردی بۆر بەکارێنن ناوەخانە چی ئەڵێ نانی جۆم بەرێ خۆلەوانێ جۆ نەبێ بەس هەر گەرمەکە و کەپەکەکەی تێکە و بۆر بێ
لەسبێکە باشترە جیاوازیەکەی چییە؟ طبعا بۆ نەخۆشی شەکرە ئەو جیاوازیە نییە لە بەرەو نابێنانە جۆخەشکەش بخۆن بەس ئەو کەسانی کە ساغن بۆ قەڵەوی بۆی قەڵەو نەبن ئاردی سپی زۆر بە سریعی ڕێژەی شەکر بەرزە بێتەوە با بڵێن چێتە 250 لەش ئینسۆلین فرازەکە لە 250 هێنێتە 100 خەڵک نازانێ ئەو 150 کە هاتە خوارێ لە 250 بۆ 100 چی بەسەر هات خەڵک وازانیە توێتەوە نەخێر نەتوانێتەوە ئەگۆڕێ بۆ چەوری خەزنیەکە وەکو وزە لەبەرەوە ئێمە کە نانەکە ئەخۆی نانەکەی قەڵەومانەکە چکە ئەگۆڕێ بۆ چەوری برنجەکەی ئەگۆڕێ بۆ چەوری لەبەرەوە نانەکە بخۆ بەس تۆزێک کەمتر بێ زۆر باشە اینجا بگومان جیاوازی هەیە لە نێوان ژەمی نیوەڕوان و ژەمی ئێوارانە هەمیشە ئەوەی کە من بەدایمی گوێم لێ بووە لای پزیشکان و لە کەس و کار و هەموو کاتێ ئەمە و تاوتوانە ئێواران خواردنی قورس مەخۆن لەبروی بەسەریا ئەخەویت و خراپە و ئەم بابەتانەیە ئەڵێ هەر خواردنێکی قورس هەبێ با نیوەڕوان بخورێ باشتر لەبەرەوەی جوڵەی بەسەرایە و زووتر هەر سەبێ و ئەم بابەتانە دیارێ هەمومان ئەم زانیاریانە ئازانین و هەمیشە بەرگێشمان کەوتو زانیاری دروستیشن تاقیشمان کردێتەوە بەڵام لای دکتۆر ویستم ئەو بڵم لای دکتۆر سیروان جیاوازترە ئەم بابەتە جیاوازترە ئەنجا با بە شێوەزێکی ئاسان دکتۆر زانستینە ئاسان پێمان بڵێ چۆن وایە ینی چۆن منەتوانم سەر و پێ بخۆم کفتێ بخۆم ئێوارە و هیچ گرفتێکشم بۆ دروست نەبێت فەرموو یەکەم جەنابەت ئەگەر لە فلیمەکانیش ئەیبینین ئەگەر گورگێک یا شێرێک نانی خواردبێ چی لێ دێ ڕاکشاو سراحەتی کردو و خەوتووە باش ئێمە نیوەڕوان ئیشەکەین بچین خواردنێکی قورس بکەین خاوە بینەوە ناتوانانی ئیش بکەین مێشکت یەکسەر هۆرمۆنی خەو فرازەکەات و خەو لێکەوێت تەرکیز پێڵێن برین بۆ ئەڵەن هی ماستاوەی برنجەکەیە ڕاستە دەبات خەڵک تاقیکاتەوە بچێش لەو برنجە بخوا چەند کالۆریەکە تقریبا 400 وانە خەویەت بەڵام با بچێ 3-6 کە بابخوا ئەگاتە 700 کالۆری دوو قات بەس بەبێنان خەوی لێ ناکێ تەرکیزیش زۆر باشە لەشی مرۆڤ وا بەرنامە کراوە کە شەکری خوارد کە نان و برنجی خوارد یەکەم ئەبێ خاو بیتەوە خەوت بێ بخەوی بۆ ئەوەی خەزنیکەی و دوایی سەرفیکەی وەکوزە لەبەرەوە من لە 92 من خەوی نیوەڕانم نییە بەڵام چالاکم بۆ چکە نان و برنج ناخۆ تاقیشم کردوتەوە ئەو نیوەڕوانەی سەدفە دعوەتی و حراجەبی و دوو کەوچک برنجە خۆی سەرێکی خاوە بیتەوە بەتابەتی هەندێک جومعە و بەتابەتی کە خوشکێ یان خزمێ دعوەتەکە و حراجە باشە ئەمە یەک باشە ئەگەر گورگێکت بینی بە برسی بێ بەڕێی تۆ بێهێز و بیتاقەتە ئەوە کەوتووە بەلایەکە یان سیرەکەی دڕندەیە و ئەوێ بێت و بتخوا دڕندەیە بێت و کەواتە من بۆ ئەوەی لە ئیشە چالاک بم و دڕندە بووم ئیشەکان داواکەم نابێ خواردن خەوە مەعیدەوە من کە خواردنم خستە مەعیدەوە یعنی ژەمی نیۆڕۆ هیچ زەرور نییە هیچ مەخۆ بە مەعیدەت بەتاڵ بێ خەڵگەڵێکەوم بە عەرزا هەمان ڕەمەزان تا ئەوەرە هیچ ناخۆین و وەستا هەیە وەستای کرێکارە و بلۆکە و ئیشەکە و تابانی نابورێتەوە باشە لەشی مرۆڤ ئێستا جەنابەت زعیف نیت ئێدە من گەرانتیتە دەمێ 100,000 کالۆریت خەزم کردو لە لەشتا ڕۆژانە 2000 سەرفکە 50 ڕۆژ وەرە من گەرەوە لەگەڵ جەناب دەکەم 50 ڕۆژ هیچ مەخۆ بەس ئاو نامری لە برسا باشە خەڵک ئەم مزەی کەس نامرێ لە برساوان بێگومان میجە و کەسانی کە کەمێک کێشیان زیادە و ڕژیمەکەن یاخود بە شێوازێکی تربێ هەمیشاڵێن ئەڵێن دەروون بەخوا ناتوانین برنج و نان نەخۆینیان هەر ئەبێت تۆزێک بخۆین ئەڵێن تاقیب کەرەوە باوەڕ کە دەڕۆژیش نامری لە برسا میش لەگەڵ ئەو ڕائەیەم لە بروی ڕاستە لەشی ئێمە ئەوەی بڵین خەزن کردو تاوەکو بتوانێت دواتر بەکاری بێنێ هەمومان مجەمیدەمان هەیە لە ماڵەوانە برنج و ئاردمان هەیە لە مەغزانەکە باشە گۆشتە خەیتە مجەمیدەوە خۆ لە ماوەی چەند هەفتەیە بێ سەرفیکەی سەرفینەکەی و لە پڕ مجەمیدەکە دەرگاکەی بکرێتەوە بۆگەنەکە ئەنجا لەشی مرۆڤ ئێمە هەر کالۆریە زیا وەرگین خەزنیەکە چۆنێ خەیتە مجەمیدەکەەوە باشە کەی سەرفیکەین من ژەمی بەیانی بخۆم لە چێشتەنگاوە شتێ بخۆم نانی نیۆڕۆ بخۆم عەسران شتێ بخۆم ژەمی ئێوارە بخۆم پێشخەوی شتێ بخۆم باشە من ڕۆژی 6 ژەم بخۆم ئەی لەشی من کەی ئەو وزەیە سەرفکە خەزمان کردووە لەشی مرۆڤ وا هاتۆ تۆ ئەبێ خەزنیکەی و سەرفیکەیتەوە ئەژینا خوای گەورەی ئەوەی خۆشەوێ بە خەبەریکی خۆش بم بە ئافرەتان توێژینەوە دەری خستووە ئافرەت کە قەڵەوە بێ ئەم خانی چەوری پڕ بوو تا حەدێک خۆ هەتا پڕ ناوێەوە قەدەرم سوودیە پڕە بێت تا حەدێک
لەبەرەوە لەشی ئافرەت دێت خانەیەکی تری هیچ چەوری دروستەکە بۆی خەزنیەکە دێت خانەی تر دروستەکە هیچ چەوری خەزنیەکە لە پیاوە تا حدێکی معەن ژمارەکە محددە لەوە زیاتر ناتوانێت پیاو خانەی چەوری دروستکە کاگات حتێک وردە ئەپچڕێ ئەتەقێ هەرچی مادەی ژەهراوی هەیە لە خانی چەوریەکایەتە ناو خوێنەوە لەبەرەوە ئەیبینی پیاو بە ڕێژەیەکی قەڵەوی کەمتر وک لە ژن تووشی زەختە بێت تووشی شەکرە بێ تووشی نەخۆشی دڵە بێ جا ئەمە حکمتێکی گەورەی تیایی خۆی گەورەکەەوە ئافرەت بتوانێت وزە زۆر خەزنکە بۆی مناڵ بەخێوکە و هەر تااقەتێکی باشیشی هەبێەوە نیە ئەرە والله تااقەتی باشی ئەنجا مێشکتان مەڵتی تالێن تا ئێوە ئەتوانن مناڵەکەتان لە باوەشایە ژیرەکەی تەلەفۆنی شەکەی چێشیش لێنێ هەموو بابەتەکە ئەنجا ئینفلۆنزاش تەوتات هەیە ئێمەی پیا و یەک تۆز هەڵامەتمان بێ لێ جگایەکەین و یەکێگە خزمەتمان بێگومان پرسیاری ترم زۆرە بەس ئێستا با لەگەڵ بینەرانی خۆشەویستان ناوبڕێک وەرگرین و بەردەوامین فەرمووی. ئازانێمە دووبارە سڵاوتان لەبێ بەردەوامین لەگەڵتان لەگەڵ دکتۆر سیروان هاتوون بۆ لای شێف جەمال و ماشەڵڵا خواردنەکانیشی تاوا بوو. سڵاوتان لەبێ دووبارە. اینجا دکتۆر با کات بین بە شێف بۆ ئەوەی کە پێکهاتەکان و شێوازی لەنانی خواردنەکەی ئەمڕۆ گۆشتی شەوزان بەدڵی تۆیە. زۆر باشە اینجا باس لە پێکهاتەکان و لە سوودەکانیەکەین بەڵام شێف پێکاتەکانی زەڵاتەکە و خواردنە سەرەکیەکە و شیرینەکەشمان پێ بڵێ و چۆنیش ئامادە و کرد فەرموو. بەسەر چاو زەڵاتەکانی دروستم کردومە بە خیار و جەزەر و تەماتە و کاهو جەرگیر باشە لەگەڵ ستێکی گۆشت برژاوە لەسەر گرێلەکان باشە هەرداینم لەسەرێ. سۆسەکەی چی بوو؟ سۆسەکەی بە تایبەتە بەردەوامی لەیم و بۆرتۆقال تێگەڵێ لەگەڵ سرکە و خوێ. باشە ئەوەی زۆر باشە ئەمە بۆ سۆزەکان. دکتۆر باش بووانیە تایرە پێکاتەکان باشە و پێکهاتەکانی زۆر باشە چونکە فایبەری تایە ئەنجا هەندێک جار باسی کانزاکانێکرێ خەڵک با گوێ نەداتە کانزاکان کە سەوزەیەکی خوارد قاپێ زەڵات هەموو کانزایەکی تایە ئەوەمان نایە باسی ڤیتامیناتێکرێت کە سەوزەت خوا هەمووی ڤیتامینێکی تایە لەبەرەوە خەڵکەکە بۆی ئاسان بێتەوە واز لە کانزا واز لە ڤیتامینات بێنە تەنها ڤیتامین دی ئاگادار بە. ئەنجا پێویستی بە پرۆتینە لەبەرەوە ئەم ستێکی داناوە باشترین پرۆتینی گۆشتی سوورە ڕاستە گۆشت نەبوو مریشک نەبوو ئەتوانی ماسیشی تێکەی هەندێک کەس کە گۆشت مریشک ماسی ئەگەر وەزعی مادی نەتوانێت حساسیەتێ بە یا زەوقی لێ نەبێ ئەتوانێت بەچی تەعویزیەکە بە گوڵی مەجلیس کە هێلکەیە و ئەتوانێت پەنیریشی تێکە ئەستا زەڵاتە یۆنانی هەیە پەنیری سپیتیەکەن و پیازیتیەکەن یعنی مەوزوع خەڵک پرۆتینی لەبیر نەچێت لە هەرژەمێکە زۆر چاکە دەستخۆش یەکم لا حەز بۆ جێزەر ئەمەش جێزەرە ئەوەش جێزەرە و ڕەمەزان لەسەر درگایە بەڕێوەیە خەڵکی نەبێ بزانن جێزەر بیخەرە زەڵاتەوە بیخۆ لی مەترسە شەکریش بەرز ناکاتەوە بەڵام کە کوڵاندت ڕیشاڵەکانی ئەگۆڕێ بۆ نەوعانی شاستەیە کە شەکر بەرزەکاتەوە مستەلاحێکی پێڵێن گلاسیمیک ئیندێکس یعنی ئەم چەند شەکر بەرزەکاتەوە جێزەر بە کاڵی 15 خۆی لە 50 کەمتر بێ یعنی باشە 15 بەڵام کە جێزەرت کوڵان و کردت بە شۆربە کوڵاندت ئەچێت 85 بەقدر هەنگین و بەقدر شەکر لەبەرەوە ئاگادار بن جێزەرێکی باش بکاتوانن بە پێوتەکانی دکتۆر سیروان گێزەر هەر بە کاڵی بخۆن جای لە کوڵاندن و لە ئامادەکردن شێفگیان اینجا ئەم خواردنەمان چی بوو؟ ئەوەی فراید بیف باشە پێمان بڵێ پێکاتەکان چی و چی بوون بۆ ئەوەی کە بینەرانیشمان بزانن ئەوەی لەگەڵ تەماتە و پیاس و ڕۆزمەری دروستم کردومە لەگەڵ پێبەری ئەلوانەوەی زەردی و سوور باشە و هەروها برۆکلی و جەزەر باشە سۆسەکانی ئەتوانی سۆیە سۆس بەکارێ یا ئەگەر سۆیە سۆس نییە ئەتوانی سۆسی ستێک ئەگەر ئەو دوانی نییە ئەتوانی لە جیاتی ئەوە ماجی داینم یەک تۆز لەگەڵ پیپەری ڕەش خۆی جا بەس بۆنی ڕۆزماریەکەکەم ڕۆزمارەکەی کورساتەی باخەکەی کورساتەوە نیە خۆی باخەکەی کورسات بۆنی جیاوازە زۆر دکتۆر بڵێ ڕۆزماری هەر شوێنێ بەهر هەمان بۆن و هەمان شێوازیەوە نیە جیاوازی کە باخێکی طبیعی بێ و ڕۆزماری باڕم پێ بکە و بڕۆکۆلی ئەمانە تایبەت خانەی شێرپەنجە لە ناوابن هەرچی ئیلتیهاباتە لە لەشی مرۆڤە بە تایبەتیوانی ڕۆماتیزمیان هەیە ئازاری ئەژنۆیان هەیە سەوفانیان بە کوڵاوی یان بە سەوزی هەر بە
ڕۆزماری جناب دەزانی بۆ تام و بەرامە بەڵام بڕۆکۆل یەک ملاحەزەم هەیە بۆ بینەرانی خۆشەویست نابێ زۆر نەرمیکەن و پێم باش نییە بیخەنە ئاوە بیکوڵێنن ئەگەر بیخێتە مصفیەکەەوە لە ناو منجڵێکا و بخارەکە لیدا بۆ ماوەی 10 دقەلەوە زیاتر نەبێ بڕۆکۆلی و قەرنابی تۆزێ جیاوازن قەرنابی زیاترێوێ بەس ئەگەر بتوانن یان هەوا بخارەکە لێدا پێڵێن ستیمینگ و تۆزێ نەرم بێ یعنی کە خوارد نەرم بێ بەس ڕقیکی تیاما بێ ئەوە سوودەکانی لە چیست نایە بە تابەتی مادەی جەئۆکسانەکان و ڤیتامینەکانی قەرنابی تۆزە زیاترێوێ بەڵام ئەشتوانن سووری کەنەوە بەس هێشتا لە بخاری و ئەنج ئەتوانین لە ناوڕۆنا سووری کەیتەوە زۆر تەندروستی زۆر چاکەنجە شێف بە ئەرێک نەبێ شیرینیەکانمان بۆ بێنی چونکەم شەوشەوی شیرینیە خۆی وانە دکتۆر سیروانی ژووتی ئەتوانن بەدڵی خۆتان شیرینی بخۆن ئەم شەو مەسموحن هەموو بۆ هەموو بینەران کردووە خورمایە ئەمەی خورما دکتۆر وەبزانم خورما تاکە شیرینیە کە هیچ گرفتێک دروست ناکە بەڵام ئەگەر بە شێوازێکی دروست و بە بڕێکی دروستەکە گرفت دروستەکە چونکە خەڵک بە بڕێکی بەڵین ئاسایی بخورێت و کەسێک ئەگەر هیچ نەخۆشیێکی نەبێ هەر گرفت دروستەکات نه بە شێوەیەکی کەم بیخۆی و بە ڕۆژ بیخۆی نەچێتە شەو یعنی یەک شتە بێ بزانین خورما یەکێکە کە لە هەندێک خواسی تایە بۆ نمونە پرۆتینی تایە زۆر کەم میوە پرۆتینی تا ئەم پرۆتینی تایە شەکرەکەی ڕاستە شەکری خوێن بەرز ناکاتەوە بەڵام ئەچێ بۆ جگەرەوە گۆڕێ بۆ چەوری لەبەرەوە ئاگادار بین زۆری نەخۆین و ئەو کەسانەی کە دێن زەعیفن و من بەرنامەیان بۆ دانیم بۆ ئەوەی چێشیان زیادکەن بە شێوەیەکی تەندروست باوەڕ کە جامە بۆ بینەرانی خۆشەویست دوو شت هەیە لە دنیاە ئەوانەی کە زەعیفن و چێشیان کەمە زۆر سوودی لێوەرەگرن بۆی قەڵاو بن یەکەم شیر دووهەم خورما بۆ تۆ ئەگەر سەیریکەی جەنابەت پرۆتین و شەکر بەیەکەوە بێ ماسوولکەت بۆ دروستەکە ئەنجا سەیری کە خوای گەورە مەسەن ئافرەتی دروست کرۆ دوایەوەی کەم ناڵیە بێ بۆ ماوەی 2 ساڵ شیری هەیە دوای 2 ساڵ ئەنجا وشکیەکە ئەوەی لە شیرە هەیە یەکەم شەکرەکەی ناوی گەلەکتۆزە کە دەبڵ شەکرە گلوکۆز و گلوکۆزە پرۆتینی تایە چەوریشی تایە لەبەرە ئەو مناڵە لە 2 ساڵ یەکەمە و هیوادارم ئافرەتەکان ئەوانەی کە مناڵی ساوانەیە شیری خۆیان بنێ چونکە چەند شیری قوتوو بە 1000 ڤیتامینە توشتی تابێت تعویزی شیری دایکناکە ئەنجا سریان کردو ئەو مناڵانی کە شیری دایک وەرەگرن کەمتر قەڵاو بن و کەمتر دوا ڕۆژ نەخۆشەکەون ئەنجا ملاحەزەیەکە بگورەزانم کاتمانکەم بزم خێراق ساکەم پرسیارێکی ترم هەبوو با بیرم نەچێتەوە شێف ئێمە دایمەنە لەین بە ئێواران ژەمی قورس نەخۆین وایە بۆی قەڵاو نەبین بەس دکتۆر سیروان بە پێچەوانەوەڵێ ئەڵێ بەیانیان شژەمێکی ئاسایی بخۆن نیوەڕوانی ژەتوانن هیچ نەخۆن بەس ئێواران ئەتوانن سەر و پێ بخۆن کفتە بخۆن یا پراخ بخۆن ئەوزام خۆش ئەو حاڵەتە تاقی کردێتەوە ئەوە بۆ کەسانی کە قەڵەونی کە قەڵەونی باشە بۆ کەسانی کە قەڵەون مەبەستم چێشتی قورسەکەم مەبەستم ئەوەیە خەڵک ئەچێ نان و ماستەخوا ماست پرۆتینی نییە وزەی کەمە لە 100 غرام ماست 50 کالۆریە لە 100 غرام پەنیر 400 لەبەرەوە کە ئەڵێم قورس بڕۆ ماستەکە بخۆ بەس بەتەنیانە بێ هێلکەی لەگەڵ بخۆ پەنیری لەگەڵ بخۆ گوێز و زەیتونی لەگەڵ بخۆ خەڵک ئەڵێ آخر مەعیدەم قورسە بێ دە هەمومان تاقیمان کردوتە جاری وایە نیۆڕان و 3-6 کەباب بخۆی بەنانەوە سعات 12 ئەگەیتە سعات 6 و 7 برسیتە کەواتە مەعیدەی مرۆڤ چەند قورس بێ خواردنەکە بە 5 ساعت 6 ساعت بەتاڵە بێ دە ئێستا شەوگار درێژە تو وەرە سعات 12 ئەخەوی سعات 6 و 7 خواردنی قورس خۆ ئەگەیتە 11 و 12 مەعیدەت بەتاڵە بەڵام بە تێری ئەخەوی سیگناڵی برسێتی لە کاتی خەوا کە برسیت بوو مێشکی تۆ ئێمە سیارە هەموو ڕۆژەکە ئیشی پێەکەین شەوە ڕۆی نۆماڵی یەکژێنینەوە بۆی مەچینەکە سراحەتکە خوای گەورە شەو ڕۆژی دروست کردووە و بە شەویش فەرموویەتی وەجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا يعني ئێمە بە ڕۆژ معاشەت و مەعیشەتەوە ئەجوڵەین شەو کە ئەخەوین و باڕ بێکە بە توێژینەوە پیشانیا مرۆڤ کە ئەخەوێ ئەگاتە خەوی قوڵ هەموو ماسوولکەکانی شلە بێ ئێستا مناڵ کە خەوتووە لە گەورە لەوانی زوو هەست مناڵ دەستی ئاوا بەرزکەوە یەکسەر ئەکوێتەوە ماسوولکە شل نەبێ سیانە ڕوونایە لەبەرەوە ئێمە پێویستمان بە پرۆتینە ئێواران بیخوین لەبەرەوە ئێواران
گۆشت و مریشک و ماسی هەبوو باشە نەبوو باش لەکەت پاقلەمەنی بێ فاسۆلیای نیسکردنەوە کە پاقلەیە ئەوەش نەبوو هێلکە و پەنیرەکەت هەبێ پرۆتین زەرورە جیناتی ئێمە پرۆتینە ماسوولکە دروستکردن کەی دروستە بێ خۆ ئێمە کاچین بە ڕۆژ ماسوولکە ئەجوڵێنین خانەی ماسوولکە لە ناوە چێ ئێمە شەو لە کاتی خەوا گرۆث هۆرمۆنی گەشە فرازەکرێت تستۆستیرۆن زیادەکە ئەم هەموو با بڵێن زانیاریانی کامان بە بینەرەکانمان ئەگەر کەسێک بێ خێرا ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە دکتۆر بێوێت خێرا کێشی خۆی دابەزێنێ وەرزشی لەگەڵ بکات و ئەم شێوازە خواردنە دروستانەش بخوات ینی زوو خێرا کێشی لەشی بە شێوەیەکی دروستە ئابەزێ لە 185 خواردن لە 150 وەرزشە یعنی خەڵک وەرزش بکاتن دروستە بەڵام ئەتیمان نەکاتە سەر وەرزش بۆ زەعیف بوون یەکەم خواردنەکە وە گرنگترین ژەم ژەمی ئێوارەیە من ئێستا بڕۆ نەژەمی بەیانی خواردن نەژەمی نیوەڕۆم خواردوە هەفتەی 3000 بەس ژەمی ئێوارە خۆشحاڵی شەبم بەڵام جاری وایە ژەمی ئێوارە ڕۆمەوە سەعات 8 لەوانەیە باوەڕ نەکەی دە 15 شفتا خۆم بە دووسێ هێلکە و لەگەڵ تەماتەیە و لە ناوڕۆنە بەس بێنانەی خۆم ئەوە چێتە 1000 کالۆری بەس من لە ڕۆژەکە 2000 و 3000 سەرف کردووە لەبەرەوە ژەمی ئێوارە گرنگترین ژەمە هەر کەسێ بڵێ ژەمی ئێوارە ئەبێ سووک بێ من ئەو پرسیاری لێ یەکەم باشە خوای گەورەی ئەمەی خەڵق کردووە ڕقی لێمانە نەخێر باشە ڕۆژی فەرز کردووە لە سەرمان وایە ڕۆژۆکەش فەرزە ئەوەی ڕۆژوو نەگرێ لەوانێ نەچێتە باشەوە خوای گەورەی زانێ بەڵام خوای گەورە لە ڕەمەزانە خۆی هاتووە ژەمی بانی تەر کردووە خۆی هاتووە ژەمی نیوەڕۆی تەر کردووە هاتووە ژەمی ئێوارەیەکی بۆ دانەی کە ژەمێکی قورسە ڕاستە وایە ئەمە حکمەتێکی ماشەڵڵا لە ئێوارانی سەر سفرەی ڕەمەزانیش اینجا چی لەسەر نییە چی لەسەر نییە بە یاپرا و کفتە و بۆ هەموو شتێ وایە شیرینی و شەربەت و پاقلاوە و مام و بابەتە دواتر جا بڵین تەتاوەکو ماشەڵڵا خەوین تا سعایەک و دویشە و هەر دەدیانە کوردەواری خۆمان لە دەمانە جوڵای شتە خۆین ئەوەی زەعیفە ئەڕوا شیرینی شەخوا زون و دست تەخوا زون و دەست و کوناپە خۆشە بەس ئەوەی قەڵەوە بڕوا ژەمی ئێوارە من لەگەڵیانم بۆ ڕەمەزان ژەمی ئێوارە کفتا خۆی کەبابە خۆی یاپراغە خۆی چیە خۆی بخۆ بەس دوای ئەوە میوە و شیرینیەکەمە خۆ باوەڕم پێ بکە بتەوێت چێشت دابەزینی بڕۆ یەک قاپی گەورە یاپراغ خۆ بەڵام شیرینی مەخۆ خواردنەکانی شێوجەمان زۆر تایبەتن لە کامیانەوە دەستپێکەکەی شێڤ ئەگەر قاپمان بێتێ بارک نەبێ بۆەوەی کە دکتۆر ئەمڕۆ هیچی نەخواردووە اینجا ئەو خواردنە قورسی کە بە ئێمەی وت ئێستا بێ خۆی بیخوات باش نییە لە بەرچای بینەرانی ئێستا ئەنجا یەک ملاحەزە بۆ بینەران ئەو کەسەی کە ناتوانێ واز لە شیرینی بێنێ دەستەکان خۆش بێ شیرینی دانێ بۆ ئەخیر و دایم بە زەڵاتە دەست پێ بکە زەڵاتە کە ڕیشاڵی تایە وای لێدێ ئەم ڕیشاڵە هەم مژینی چەوری و هەم مژینی شکرەکە زۆر هێکاتە ئەو زەرەرە زۆرەی نابێت جا دایم بە سەوزە دەست پێ بکەن ئەنجا ئاڤۆکادۆشی تایە لەبەرەوە ئەمە دانیم ئەنجا چیش دانین لێرش خواردنی سەرەکیمان هەیە ئەرەوەڵا بەڵام هێلکە هەموو ژەمێک ئەخوری ینی خەڵک وازانی هێلکە بەس بۆ بەیانیانە نەوەڵا سێژەم بیخۆن دەتامی کەم بۆی کە بە بینەران بڵێن چۆنە جە من خوا حافیزی لە بینەرەکانم بکەم بۆ ئەوەی کە یەکسەرێک دکتۆر ئەمڕۆ هیچی نەخواردو ئەڵێ بەژەمی خواردنێکی قورسیشە خۆمەرچەنە ئێوارەیە بۆ سەلماندنی ئەو بابەتەی کە ئەکرێت لە ئێوارانیشە لە ژەمی ئێوارانێمە خواردنێکی قورس بخۆین بەڵام دکتۆر بۆ کەسانی کە تەندروستیان باشەوە نیە زۆر باشە کەسێ مەشاکلی دڵی هەبێ بەڕای من دڵ و زەخت و شەکرا دەروون خان پێم باشە ئێستا ڕاستە دکتۆری هەیە حەبوو دەرمانی بۆ نووسێ بەس ئێستا لە هەموو دنیای وای لێ هاتووە زۆر سپاس وای لێ هاتووە لە هەموو دنیاە نەخۆشی کۆنەکان بە میکرۆ بۆ تووشە بووین نەخۆشی ئێستا پێڵێن نەخۆشی ئەیڵی غذائیە میتابۆلیزم یعنی خانەی لەشی مرۆڤ بغەڵەتی تایە ئەمانە لە خواردنەوە دێ لە لایفستایلەوە لەبەرەوە پێم باشە هەموو نەخۆشێک هەم دکتۆرەکەی کە حەبوو دەرمانی بۆ دانێ زۆر سوودی لێوەرگرە هەم دکتۆری خۆراک دەسەخەنە دەستیەک و سەحەتی ئەم کەسە ئەگەڕێنەوە لەبەرەوە مشکلەی دڵیشی هەبێ لەوانەیە بۆی هەبێ گۆشتە سوورەکە خوا بەس هەموو شتێ بەخێ خێژ و مەعنا لەوانەیە بۆی هەبێت چاویش بڕێکی دیاریکرا سپاس بۆ زانیارەکانت دکتۆریان زۆر خۆشحاڵ بووم بەشەی بەراتە لەگەڵ ماڵ پیرۆزبایی لە بیناران خۆشەویستەکەمان بۆ شەوی بەرات هەم ئیشەڵا پێش ڕەمەزانیشە کە بینی بەو هیوایم شەوگیان ماندوو نەبی سپاس بە خواردنە تایبەت و خۆشەکانە بێگومان کەمێکتر منیشتان بێکم بەس کاتی پرۆگرام تەواو بوو بە یارمەتی هاوکارانم سێوی سەوزێم ئێوارەیەمان پێشکەشکردن تەندروست باش بن ماڵتانە راوەدان بێ دووبارە شەوی بەرات لە خۆسان و لە مناڵەکانتان پیرۆز بێ کاتێکی خۆش بۆ مولایەکتان و خوازانەکەم